سێمیان لەو کەسانی خەسارەتمەندن کە خوا باسییان دەکا هەر کەسێک دەستی بچێتە خوێنی خەڵک، هەر کەسێک بکوژێ، ئەو کەسێک دەکوژێ دڵنیا بێ ئازان نییە، دڵنیا بێ سەرکەوتو نییە، دڵنیا بێ پاڵەوان نییە، ئەو پەڕی ڕەنجەڕۆیە. خوای پەروەردگار لە سوورەتی ئەلمائیدە ئاەتی 30 دەفەرمێ فطوعت له نفسه قتل أخيه فقتله فأصبح من الخاسرين. کوڕە نەکبەتەکەی ئادەم بە ناحەق و ناڕەوا تەنها لەسەر دەرونی پیسی، لەسەر حەسوودی ئەم هەموو دنیای ئەو دوو برایە بوو کەچی وەیە زانیە گە براکەی پاروێک نام بخوا لە ئەم کەم دەبێتەوە، ئەیگوت نابێت تۆ بژی، نابێت تۆ هیچت هەبێ، نابێ خوا تۆی خۆش بوێ، نابێ خوا قوربانی تۆ قبولکە، نابێت تۆ بوونت لەسەر زەوی و نەخشەی خوادا هەبێ، ئەبێ بتسڕمەوە. لە ناو ناخی خۆیدا ئەم قسەی دێناو دەبێت تۆ بڵی براکەم بکوژم، بەڵام پەروەردگار دەفەرمێ فطوعت له نفسه قتل أخيه. نفسی یاخی و دوور لە خوا و سەرکەشی هانی دەدا، ئەیگو بیکوژە برا بیکوژە، قەیچیەکە ئەو کاتی جەنابی شت ئەمە ئاەتە قورئانی دەسا لەم بەرنامەی کلیلا گوێ لێ دەبێت کلیلی با بێتە کلیل و دڵت بکاتەوە. لە ئۆتۆمبیلەکەتدا و دەماچەکەت پێیە، کڵاشکۆفەکە بەداخەوە لە وڵاتێکی بێئاسادا لە تەنیشتەوە دانراوە، یان پلە و پۆستێکی سەربازی تەیە و بە ڕێپێدانیش چەکت پێیە، کەسێک هەر ئۆتۆمبیلەکەی تۆزێ لێ نزیک کردەوە، هۆڕنێکی لێدا، فولایتێکی لێدا، کەسێک قسەیەکی نەشیاوی وت، کەسێک کۆمنتێکی نەشیاوی وت، پەنا بنابێ بۆ یاسا، نەفست پێت دەڵێ بیکوژە، لەو کاتەدا چەند هانت دەدا. فطوعت له نفسه، بەخواوە نەفسە، نەفسی سەرکەش و دوور لە خوا و یاخی پێ دەڵێ بێمنەت بە بیکوژە، چ دەبێ با بێ. ئەم نەکبەتە، ئەم ئەولادە نەکبەتەی ئادەم نەفسی پیسی دوور لە خوای سەرکەشی هانیدا قتل ئەخیه بۆی براکەی خۆی بکوژە، فقتله. ئاخری ئەنجامیدا تکاتان لێ دەکەم گەنجانی بەڕێز، سەیری فلیمێک مەکە کە کوشتن و بڕینی تێدا، چونکە نەفست فێری کوشتن دەبێ. قەت گوێ لە کەسێک مەگرە کە شانازی بە کوشتنەوە دەکات، فڵان کەس ئەوەندە کەسەی کوشتووە، چونکە نەفست کوێر دەبێتەوە، نەفست وێران دەبێ، تۆش وا لێدێ کوشتنت بەلاوە ئاسان دەبێ. بەڵام بکوش بەس لەحزەی یەکەمی باوەڕتان بێ ناگاتە 60 چرکە فأصبح من الخاسرين. هەز بەخۆی دەکات چەند ڕەنجەڕۆیە، چەند دۆڕاوە، ئەو کەسەی کوژراوە لەبەر چاوی هەموو خەڵک دەڵێن فڵان کەس تیاچوو، بەس تیاچوو ئەو کەسەیە کە قاتڵە پەنا بەخوا، بە تەواوی تەمەنی ژیانی خۆشی لە دڵی خۆی نابینێتەوە، ئەمن و ئەمان بەخۆیەوە نابینێتەوە، سەری ئاسوودەی ناکاتە سەر بالیف و سەرینێک و شەوێک بە ئیسراحەت لە ماڵەوە ناخەوێ، ڕۆژێ پیاسەیەک لە پارکێکا ناکا و لە ژیانی خۆی ئەمین بێ. قیامەتێکی نەبڕاوەش کە گەورەترین تاوان لە دوای شەریک بۆ خوا قەراردان قەتڵە، پەنا بەخوای پەروەردگار. بۆیە ڕەنجەڕۆیە ئەو کەسەی دەستی هەیە لە خوێنی کەسێکە خۆی دەیکوژێ، ڕەنجەڕۆیە ئەو کەسەی لە پشتی کوشتنی کەسێکەوەی و فەرمان دەدا بە کوشتنی، ڕەنجەڕۆیە ئەو کەسەی پیلانی کوشتنەکە دادەنێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر کەسێ بە نیو دێڕ، بە نیو کەلیمە، بە نیو وشە بەشدار بێت لە کوشتنی ئینسانێکە، خوا دەفەرمێ لەسەر نێوچاوانی بنووسن ئایس من ڕەحمەتی الله، بێبەشە لە ڕەحمەتی خوا. جار هەیە بە کوشتن دڵخۆشی پەنا بەخوا، کەسێک کوژراوە هیچ پەیوەندی بە تۆ نێڵی دەستیان خۆش بێ، ئەزانی ئەو دەستیان خۆش بێ تۆش دەخاتە ڕیزی خەسارەتمەندانەوە. با زمانمان بگرین، با نەفرەت لە کوشتن بکەین، داواش بکەین خوای گەورە لە بکوژان بە دوورمانکە، لە هاندەری بکوژان، لە ڕیزی بکوژان بە دوورمانکە، داوا بکەین لە خوای پەروەردگاری خۆمان لە ڕیزی ڕەنجەڕۆیان بە دوورمانکە. یا ڕەبی خوایە لە سەرفرازان بین، سەرکەوتوو سەرفراز بین لە دنیادا، نەکرد سەرکەوتوو وەکو سەرکەوتومانکەی سەرفرازمانکەی. خوایە ماڵ و منداڵمان، خزم و کەسوکارمان، خۆشەویستانمان، کوردستانیانمان، هەموو چاکانی ناو مرۆڤایەتی سەرفرازکەی، تێگڕای مرۆڤایەتی و ئێمەی موسڵمان و ئێمەی گەلی کوردیش بە تایبەت، ئێوەی بینەرانی بەڕێزی بەرنامەی کلیل لە کەناڵی دیمەن بە تایبەتتر، یا ڕەبی خوایە لە ڕەنجەڕۆیان بە دوورمانکەی.